بینەرانی یازید و خۆشەوی جوانترین و گەرمترین سڵاومە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەردۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیسان پێشکەش لەم بەشە لە بەرنامە و لەم هەفتە لە بەرنامەی تەلەڤیزیۆنی پەردۆدا لە خدمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و هەوتووە. لەم بەشە لە بەرنامە هاوڕێژ شەماڵ ئەلی ئەندامی کۆمیتە مەرکەزی حیزبی حکمەتیسمان لەگەڵا وتوێژەکەین سەبارەت بە تەحولات و ئاڵوگۆڕایەکە لە کوردستانی عێراقا لە جەریانە. پێشەوەی پرسیارەکانم ئارەسە بکەم بۆ ئیتمینان لە دەنگ هاوڕێ شەماڵەگە دەنگی منە بیسی زۆر خۆش هاتی بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم هاوڕێ ئەبوو، سڵاوی زۆرم بۆ بەڕێستان بۆ سەرجەمبینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس بۆ تۆش. هاوڕێ شەماڵ وەکو بۆ خۆت ئاگاداری حتمما نەیدی بە وردی ئەوزاعی خاوەرمیانە و مەسەلەی کوردستانیش کە الان مەدی نەزەری ئێمە لە کوردستانی عێراق حتمما تاقیبێکەی مشکلات و ئاڵوگۆڕایەک لە گۆڕایە بەتایبەت لە ئەحزابی حاکم و بەتایبەت لە ناو ئەحزابی حاکمیشە یەکێتی نیشتمانی دووچاری سەردەرگمی و جۆرێ بۆهران و ئەمانەدا. بە نەزەری ئێوە ئەم تەحولاتەوە میتفاقاتانە ئێوە چۆن یەبینن؟ بە بڕامن لە درێژەی هەرە و قەیرانە سەرتاپاییەیە کە کۆمەڵگەی کوردستان بە گشتی و بە تایبەتیش دەسەڵاتی حاکم لە کوردستانە دامەنگیرێتی. ئەمە قەیرانێکە و هەلومەرجێکی قەیراناویە کە دەمێکە کوردستانی تیاژی. دیارە ئەوەی دۆخی کوردستانی تاقیب کردبێ ئەزانی ئەم کۆمەڵگایە وا نزیکەی 32 ساڵە لەژێر دەست و حاکمیەتی ئەم دوو حیزبە میلیشیاییەیە کە هیچ کاتێک وەکو ئەحزابێکی نۆرماڵ و ئاسایی کۆمەلگاکانی تر نەمامەڵی خۆیان نەمامەڵی کۆمەلگا و نەمامەڵی دەرەوەی خۆیان کردووە. ئەم ئەحزابانە دۆخێکیان دروست کردووە لە کوردستانە کە زۆرتر وەکو دۆخێکی ئۆردوگایی وایە. ئەگەرچی ئێستا کۆمەڵگەی کوردستان و کوردستان بۆتەوە بە بەشێک لە دەوڵەتی عێراق، بەڵام ئەم دۆخە هەڵواسرا و هەرجومەرجە لە کوردستانە کۆتایی نەهاتووە. یاسا بەو جۆرەی کە لە دواکەوتوترین وڵاتەکانی شاکرێ حاکمیەتی کاریگەریەکی هەبێ یاخود حکمێکی هەبێ، لە کوردستانە ئەوەی نییە. دام و دەستگا هەڵبژێراوەکان کە گوایە خەڵک لە هەڵبژاردنە ئەچی هەڵیانە بژێرێ هیچ مانا و بەهایەکیان نییە. دادگاوە دام و دەستگای قەزایی هیچ جێگا و شوێنێک و ئەهەمیەتێکی نییە و ئەوەی کە پێی وترێ ئازادی زۆرتر هەرجومەرجێک و بێسەرۆبەرەیەکەکە ئەم کۆمەلگایە بەدەستێەوە ئەناڵێنێ و ئەم کۆمەلگایی ژیرۆدەی خۆی کردووە. دیارە ئەم قەیرانە لە نێوان ئەم دوو حیزبەشە لە کوردستانی عێراق زۆر بە بەرجەستەیی لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان دەرەکەوێ، چونکە ئەم حیزبە لە بەرامبەرچێ و باڵانسی هێزا لە کوردستان حیزبێکە لە سەردەمانێکی دوور و درێژەوە حیزبی دووەمی کوردستانەوە بەشی زۆری قەیرانەکان و بەشی زۆری ئەو دۆخەنا لەبارە لە لای ئەم حیزبە بەرجەستە بۆتەوە بەرجەستا بێتەوە. لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستانە کە حیزبێکی عەشیرەتی و جۆرێک ئەتوانین بڵێن نەریتی حیزبی کوردایەتیە، یەکێتی نیشتیمانی کوردستان بڵین پنتی هێزی جۆر بە جۆری تایە و ئەم کەسانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێک دێنن هەمیشە لە ململانێ و کێبەرچیا بوون لەگەڵ یەکترا و هەرچی زیاتر و زۆرتر لە باڵانسی هێز لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بە زەرەریان شکاوەتەوە ئەم تەرازوی هێزە، هەرجومەرج و ناکۆچیەکانی ناویان زۆرتر و زیاتر بووە. دەورانێک گۆڕانیان لێجیابەوە، گۆڕانیان لێ هەڵگەڕایەوە یاخود لێجیابەوە و ئێستاژە بینین کە ئەم قەیرانە بە جۆرێکی تر لە بینی دوو کەسایەتی یاخود دوو کەسی سەرەکی ناو ئەم حیزبەیە قوڵتر بۆتەوە. نابێ ئەوەشمان لەبیرچێ کە هەمیشە کۆمەلگایەک یاخود ئەو ناوچەیە کە لەژێر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستانایە کۆمەلگایەک یاخود ناوچەیەک بووە کە لە
بەرامبەرچیە لەگەڵ دەسەڵاتی حاکمە زۆرتر پێشڕەو بووە، زۆرتر لەسەر مافی خۆی هەڵیاوەتێ، زۆرتر لە بەرامبەر پێدرێژیکردنەکانی دەسەڵاتە دەنگی هەڵبڕیوە، ناڕزایی قوڵتری تیا بەرجەستە بۆتەوە، ئەحزاب و گروپی جۆر بە جۆری ئۆپۆزیسیۆنی تیا تەشکیل بووە. هەر بەو دەلیلەشە ئەم دۆخەوە ئەم مقاومەتەی جەماوەر لە بەرامبەر حاکمیەتی میلیشیایی کوردایەتیە لەم ناوچەیە ئەو قەیرانە ناوخۆیی ناو ئەم حیزبەشی قوڵتر کردوێتەوە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانە. بۆ خۆ لە ئەم بەشە لە قسەباتەکان تا ئیشارەت کرد کە هەرچەند بە ئێستا بە زاهر ئەم خەڵکە ڕێیان پێدەن بەم سیستەمە، بەم حکوومەتە، بە تایبەت بەم دوو هێزە سەرەکیە وەک پارتی و یەکێتی، وەلێ بینین ئەوە خۆشت ئیشارەت پێکرد زیاتر لە 30 ساڵە ڕۆژ بە ڕۆژ وەزعەکە بە زەرەری خەڵکو و بێکاری و گرانی و معیشەتی گران و ناڕۆشنی و نائەمنی و داهاتوویکی نادیار لەم کۆمەلگای شکڵە گرێ. گەر چاو لێ بکەین مەسەنە وڵاتێکی وەکو سنگاپۆر کەلانێکی لە اقتصادە گەورەکانی دنیادا، یەکێ لە جوانترین وڵاتەکانی دنیادا، یەکێ لە قانونمەندترین وڵاتەکانی دنیادا، 30 ساڵ توولی کێشاگەی بۆ سنگاپۆرێکە ئەلعانەی بینین. بەڵام ئەمانە دوای 32 ساڵ ڕۆژ بە ڕۆژ ژیان و وەزیەتی خەڵکیان زیاتر تێکداوە. هۆی ئەم مەسەلە چییە؟ خەڵکیژە تا کەی ئەمە زیاتر لە 30 ساڵ ئەمە بە تەجربە، بە کردەوە، بە ڕەفتار، بە بەدبەختی و هەژاریە کە بەم کۆمەلگایان تەحمیل کردووە، چۆنە ئەمانە لە دەسەڵات ناهێنە خوارەوە و دەبێت چ بکەن؟ مەسئولی ئەم وەزیەتەی ئەم کۆمەلگای کێدا؟ حقیقەتەکەی ئەوەیە ئەگەر چەند ڕۆژێکیش لەسەر ئەو ناڕەوایانی کە کارە ناڕەوایانی ئەم دوو دەسەڵاتە لە کوردستانە ئەنجامیان داوە من و تۆ قسە بکەین، هێشتا کەممان وتووە. بەڵام ئەبێ ڕاستیەک لە بەرچاو بگرین. دەسەڵاتدارێتی و حاکمێتی پارتی وێچێتی لە کوردستانە هەر تەنها هۆکاری ئەو نەهامەتیانە نییە کەم کۆمەڵکایەتیایە ئەژێ، بەڵکو خۆی بەشێک ئەتوانین بڵێن بەرەنجامی ئەو نەهامەتیانەیە کەم کۆمەلگایی دەرگیر کراوە. ئەوەی کە لە کوردستانی عێراقا دەسەڵاتدارە و حاکمە بەر لەوەی کە یەکێتی و پارتی بن، کۆمەڵێک سیاسەتی کۆنەپەرستی دەوڵەتەکانی ناوچەکەیە، کۆمەڵێک سیاسەتی کۆنەپەرستی دەوڵەتە سەرمایهداریەکان و ئیمپریالیستیەکان بە تایبەتی ئەمریکا و بەرەی خۆراوایە و هەموو ئەو سیاسەتانەش کە لە دەوڵەتی بەناومەرکەزیە و حاکمێتی میلیشیایی دەوڵەتی بەناومەرکەزیە خۆی بەرجەستاکاتەوە، ئەوانش دووبارە کاریگەریان لەسەر کوردستان داناوە. یعنی من وازانم کە ئەگەر ئەم دۆخە وجودی نەبوایە، ئەگەر کوردستان دراوسەی لەلایەک ئێران و لەلایەک تورکیا نەبوایە، ئەگەر بەشێک نەبوایە لە حاکمێتێکی هەڵوەشا و بێسەرەوبەرەی وەکۆوەی کە لە عێراقا وجودی هەیە، ئەگەر شەڕی ئەمریکا لە بەرامبەر عێراقا نەبوایە، ئەگەر خاپۆرکردنی ئەم کۆمەلگایە بە 13 ساڵ گەمارۆی ئابووری و دوای ئەوە بە شەڕ و کوشتارێکە ئەمریکا ئەنجامی داوە، سەرنجامی ئەوەش گروپ و دەستەی جۆر بە جۆری ئیسلامی و مەزهبی لە کوردستانە سەرێ هەڵدا، ئەگەر هەموو ئەمانە نەبووە یەکێتی و پارتی نانەتوانی بەڕاستی ئەم کۆمەلگایە ئاوا یەخسیر بکەن. کۆمەلگەی کوردستان یەخسیری دەستی یەکێتی و پارتیە ڕاستە، بەڵام یەکێتی و پارتی و ئەم دەسەڵاتی کوردایەتی و جوڵانەوەی کوردایەتی بۆ خۆی بڵێن مەقاشێکە بەدەستی هێزی کۆنەپەرستی ناوچەکە و دنیاوە بۆ یەخسیرکردن و بۆ قۆرخکردنی سامان و سەروەتی ئەم کۆمەلگایەوە بەکارهێنانی هەموو ئەو ئیمکاناتی کە ئەتوانێت لە کوردستانە سەرمایهدارانی دنیای پێدەوڵەمەند بێ. بە بڕوای من ئەمە ئەو حەقیقەتەیە کە ئێمە لە کوردستانە دەرچی پێەکەین. هەر لەبەر ئەوە خودی جوڵانەوەیشیش کە لە کوردستانە بەڕێ ئەکەوێ، ئەگەرچی بە هیچ جۆرێک و لە هیچ تونپێچێکە نابێ هیچ جۆرە مساومەیەک لەگەڵ دەسەڵاتی یەکێتی و پارتیا بکە، بەڵام خودی ڕوخانی دەسەڵاتی یەکێتی و پارتی ڕەنگە نتوانێت کۆمەلگای نەجاتدا. ئەم کۆمەلگای پێویستی بەوەیە
لە چوارچێوەی گشت عێراقا نەجاتی بێ و بە جۆرێک لە جۆرەکان من وازانم نەکتەنها لە کوردستانی عێراقا لە هەموو خۆرهەڵاتی ناوەڕاستە کێشە و مەسلەی کورد و ئەو دۆخی کە کوردستانەکانی تریشی تیاژی بەشێک پەیوەستەی بەرەو پێشچوون و پێشڕەوی جوڵانەوەی پێشکەوتون خوازی ناوچەکەیە تا ئەوەی هەر پارچەیەوە هەر خەڵکە لە جێگایەکە بۆ خۆی بتوانێت کارەکانی خۆی بڵێن سەر پێ بخا و ئازادی و بەرابەری بەدەست بێنێ مەبەستمەوە نییە کە خەباتی خەڵک لە بەرامبەر یەکێتی و پارتیا ڕەوانیە یاخود قابل بەوە نییە کە بەشێک لە دەستکەوتەکانیان بەدەست بێنێ بەڵام پێم وایە ڕزگاربوونی یەکجارەشی لەم دۆخە نالەبار و ناهەموارە پەیوەستەی کۆمەڵێک فاکتەری ترە جگە لە وەلانان و ڕاماڵین دەسەڵاتی میلیشیایی پارتیویشتی زۆر فەرق و تەوزیحەکان هەر وەکو خۆت ئیشارەت پێکرد جوابی ئەم هەمووە ئەگەرانە کە خۆی ئیشارەت پێکرد دەخالەتی غەرب وەزەتی تورکیا دەخالەتی ئێران هەموو ئەم ئەگەرانە بوونی ئەم ئەحزابانە کە ئەم کۆمەلگایان یەخسیر کردو ئەم کۆمەلگایان بەم ڕۆژە گەیانوە جوابی ئەم ئەگەرانە باتەوەجێ بەوەی کە لایەکیان ڕوو بە ئێرانە و لایەکیان ڕوو بە بەشی سەود بە ڕوو بە ئێران و بەشی زەردی ڕوو بە تورکیەدا بەلاخەرە لەم ماجرا دوای 32 ساڵ ئایندەی ئەم وڵاتە بەرەو کوێڕوا بە تایبەت مەسەلەی کوردستان مندووە بە بڕای من کوردستان ئەتوانێت بە تەنها وەختێک لە ئایندەی خۆی دڵنیابێ کە جوڵانەوەی ئازادی خوازانەوە جوڵانەوەی ڕزگاری خوازانە لە کوردستانە جوڵانەوەی بەرابەری خوازانە لە کوردستانە پەیوەستە بێتەوە بە جوڵانەوەیکی سەرتاسەری کە لە عێراقا هەیە ئەو حکومەتە میلیشیایی کێمە لە کوردستانە هەمانە ئەگەرچی بە تەمەنی درێژترە لە حکوومەتی میلیشیایی و گروپ و دەستە و تاقمە مەزهەبیەکانی عێراق بەڵام لە دوای 2023ەوە ئەم ناوچەیە و ئەم دەسەڵاتە میلیشیاییە بە جۆرێک لە چوارچێوەیەکی گەورەتر و فراوانتراوە بمیکانیزمێکە سەر تاپای ئەم وڵاتە حکومەکە خۆی دووبارە بەرهەمێنێتەوە و هەر بەو دەلیلەشەوە بەو مانایەش چارەنووسی خەڵکی کوردستان بە دەر و دوور نییە لە چارەنووسی خەڵکی عێراق ڕاستە ئێمە لە کوردستانە ئێستا چوارچێوەیەکی دیاریکراومان هەیە بەشێک بەپێی دەستور و بەپێی ئەو بڕیارانەی کە لە تەنانەت لەلایەن ناوەندە نێودەوڵەتیەکانیشەوە ڕسمیەتی پێدراوە قبول کراوە لەم چوارچێوەیە کوردستان جێگایەک و شوێنێکی هەیە بەڵام هەموو ئەمانەی کە لەسەر کاغەز نووسراون بە جۆرێک لە جۆرەکان لە چوارچێوەی حکوومەتی میلیشیایی و بیمیکانیزمی حکوومەتی میلیشیایی لە سەرتاسەری عێراقا ماناپەیاکەن ینی ئەو مافانەی کە لە دەستورە و لە یاساکانە بۆ خەڵکی کوردستان بەگشتیوە بۆ تاک بە تاکی خەڵکی عێراقیش دانی پیانراوە هەمیشە و دائیمەکەوێتە ژێر سێبەری ئەو ململانی و شێبەرچیانەی کە لە عێراقا بوونی هەیە بەم معنایە من وازانم ڕێگەی ڕزگاری لە کوردستانە پەیوەستە بەوەی کە بەرەیەکی فراوان لە دژی تەواوی ئەم دۆخی کە لە عێراقا هاتوۆتەکایەوە پێک بهێنرێ من مەبەستمەوە نییە بڵێم یا هەموو شتێک یا هیچ بەڵام مەبەستمەوەیە ئەگەر جوڵانەوەیەک لە کوردستانە بێوێت تا سادەترین دەستکەوتیش بەدەستبێنێ ئەگەر بە پشتیوانی جوڵانەوەیکی سەرتاسەری بێتە مەیدان و ئەگەر بەشێک بێت لە جوڵانەوەی کە بەدەر لە ناسنامەی میلی و قەومی و مەزهەبی و هەر جۆرە ناسنامەیەکی تر لەسەر بنەمای مافە سەرەتایەکانی ئینسان ئەم جوڵانەوە یاخود مافە سەرەتایەکانی خەڵک ئەم جوڵانەوە سەرتاسەریە بەڕێبکەوێ ئەو دەم لە بەرامبەر دەسەڵاتە لە هەر شارێکا و لە هەر شارەوچکەیەکا و لە هەر ناوچەیەکیشا پێشڕەوی ماناپەیاکە پێشڕەوی ئیمکان پەیاکە بەڵام بە دوور لەمە و بە دەر لەمە وەگەر ئێمە پێمان وابێ کوردستان ئەتوانێت بەشێک بێت لە عێراقێکی ئاوا هەڵپڕووکاو بەڵام لە هەمان کاتا ئێمە بتوانین دورگەیەکی پڕ لە ئاشتی و ئارامی و لە مافەکانی خەڵک و لە بەرابەری و لە یەکسانی تەنانەت بە سادەتری ماناکانشی بەدیبێنین بە بڕۆی منەمە خەڵم و خەیاڵە ئەگەر دەوڵەت و دەسەڵاتی عێراقیش لێ بگەڕێت و نەتوانێت کاریگەریەکی ئەو تۆ لەسەر ئەم دۆخەدا بنێ دەوڵەتەکانی
ناوچە ئێران کە بۆ خۆی قەڵایەکی کۆرەپەرستی ئەمڕۆی دنیاە و دەوڵەتی تورکیا کە دەوڵەتێکی فاشستیەوە تا بێخی دان شۆڤینیستیەوە بە ڕق و بە گیانی دوژمنکارانە بەرامبەر بە هەرچیە کە ناوی کورد و کورد زمانی لێبێ دروست بۆ پێکاتووە ئەوان لێ ناگەڕێن ئەمە ڕووبدا. هەر بەو دەلیلەیە من وازانم کە ئەوەی کە پێوترێ قوڵای استراتیژی جوڵانەوەی ئازادی خوازانەی کوردستان قوڵایەکەی لە عێراقایە لە دەستی ماندووی دەستی لەرزۆکی جەماوەری کوردستان بە هاڵپێکانی لەگەڵ دەستی قڵیشاوی زەحمەت کێشان و کارگەرانی جنوب و ناوەڕاستی عێراق ئەتوانێت دەستێکی بەهێزتر و بەرەیەکی بەهێزتر بێ بۆ خەباتکردن بۆ مافەسەرەتایەکان و بۆ سادەترین ئازادی و یەکسانی و خۆشگوزەرانی لە کوردستان. زۆر سپاس بۆ تەوزیحەکان. 3 دقە زیاتر وەختمان نەماوە باتەوەزێ بەم تەجاربی زیاتر لە 30 ساڵە کە بینین وەزی و کۆمەلگا ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە. ئایا پرسیارەکەم ئەمەیە ئایا خەڵکی کوردستان کە جیرۆدەی دەستی ئەم ئەحزابانن هیوا ئومیدیان بەم ئەحزابانە ماوە جیا لەوە حەزەکەم پرسیارەکەم چون وەختەکەماکەمە نەقش و دەوری چەپ و جەریانە متەرەقی و کۆمۆنیستەکان لەو کۆمەلگایە چۆنە بینی؟ ئەوە هیچ کە هیچ ئومێدێک بەمانە نەماوە، بەڵام ئەو حقیقەتە ئەبێ بزانین جۆرێک تعریفی سیاست کە لە دنیاە کراوە و ئەو تعریفە بۆ کوردستانیش نەقڵ کراوە هەمیشە باسی هەڵبژاردنەکان و بێنەوبەرەی ناو ئەحزابە سیاسیەکان و ئەمانە خەڵک بەرەو خۆی جەز بکات و ڕاکێشێ. ئەم ڕۆژانە ئابینین جوڵانەوەی کە لە کوردستانە بۆ سادەترین ماف کە مافی موچەوەرگرتنە بە ڕێکەوتووە لەلایەن ئەحزابێکی ئۆپۆزیسیۆنەوە کە یانەوێ جێگاوە موقعەتێکی باشتران لە بەرامبەریشی و پارتیا هەبێ لە دروشمی باموچە لە بەغاوە بێ خولاسە کراوەتەوە کە من مەبەستمەوە نیە بڵێم موچە لە بەغاوە بێکارێکی خراپە یاخود ممچینە باشتر نەبێت لەم دۆخی کە هەیە، بەڵام خودی ئەمە خەڵک ڕزگار ناکە. ئەمە ڕۆژگارێک خەڵک لە کوردستان موچەشی وەرگرتووە و لەسەری مانگا و هیچ کێشەیەکی نەبوو، بەڵام دووبارە خەڵک لە حەڤەی شوباتە ڕاپەڕین داوای گۆڕینی ئەم سیستەمەیان کرد. خەڵک لە بەرامبەر کولی ئەم سیستەمەیان ناڕازیە و خواستی گۆڕینی و ڕاماڵینی هەیە، نەک تەنها ئەوەی کە موچە نییە. بەڵام وەختێگاستی چاوەڕوانەکانی خەڵک بەم ڕادەیە هاتوتە خوارەوە ئەبینین ئەمانە لەلایەن دەستە و تاقمی جۆر بە جۆری بەناو ئۆپۆزیسیۆنەوە یاخود هەر ئۆپۆزیسیۆنن ئۆپۆزیسیۆنی ئەم دەسەڵاتی یەکێتی و پارتیەن لە کۆمەڵێک گروپێک هاتوون کە خۆیان چاوانەی کە حیزبی سیاسی بوون وەکو گۆڕان لە بنباڵی ئەم دەسەڵاتە میلیشیە گەورە بوون، چ ئەوانەی کە ئەساسەن ئەتوانین بڵێن کۆمپانیان و بوون بە حیزبی سیاسی وەکوونەوەی نوێ هەر لە بنباڵی گەندەڵی و تاڵانکاری ئەم دەسەڵاتەیە گۆژ بوون و گەورە بوون و قەڵەو بوون و دەوڵەمەند بوون. ئەمانە بەڵام بە بەشی خۆیان ناڕازین و یانێ بەشێکی زۆرتریان هەبێ و لەم کەین و بینەیە مانایشان بۆ سیاست دۆزیوەتەوە کە هەڵبژاردن و ئەوانەیە و دووبارە ئەگەرچی پارتی وێچێتی هیچ بەهایەکیان نەماوە، بەڵام هەمیشە لەگەڵ هەڵبژاردنەکانە گەرم و گوڕێگەکەوێتە دۆخی سیاست و دۆخی هەڵبژاردن و ئەوانەوە. بە بڕوایم نەمە ڕێگەکەی نییە، پێویستمان بە تعریفێکی تر هەیە بۆ سیاستکردن و ڕۆڵی چەپ تا ئێستا لە مقاومت زیاتر لە بەرەنگاری زیاتر شتێکی تر نەبووە. بەڕاستی بەرەنگاریشی دلێرانەیە لە هەر جێگایە کە تۆ مافێگەبینی لە کوردستانە پێشێل کراوە کۆمونیستێگەبینی لەوێ ڕاوەستاوە بەرامبەری، لە هەر جێگایە کە تۆ ئەبینی ئازادیەک خەباتی بۆ ئەکرێ نابەرابەریەک دەنگی لە بەرامبەرە هەڵ ئەبڕێ ئەم کۆمەلگایە لەوێ کۆمونیستێگەبینی تو چە بێگەبینی. بەڵام ئەم دەوری مقاومەتە و ئەم دەوری بەرەنگاریە بە تەنها کافی نییە. ئەم کۆمەلگایە بە پەلاماری و بە هێرشی شۆڕەجێڕان و ئازادی خوازان ئەتوانێت ڕزگار بێ. پێویستمان بۆیە ڕێگای تر دۆزینەوە، تعریفی تر بدۆزینەوە لە دەرەوەی ئەو تعریفەی کە دەسەڵات و بۆژوازی بۆ سیاسەتی کردووە. سیاست بە معنای خەباتی بەردەوام نەک بە تەنها دژی ئەو هێزانەی کە ئەم کۆمەلگای یەخسی کردو بگرە بەرامبەر بەو دۆخەشکە پێچیان هێناوە. هەژاری بۆ خۆی کێشەیە کە هەمیشە خەڵک دەست و پەنجەی لەگەڵان نەرمەکەەوە ئەوانە خەبات لە بەرامبەر هەژاریە ئەتوانێت مەدانێکی باشی و بە پیتی بەرەو پێشچوونی جوڵانەوەی ئازادی خوازانەوە جوڵانەوەی یەکسانی خوازانە بێت لە کوردستان. دیارە مەسالی تر زۆرە، بەڵام من لەوەنە کە بۆم بکرێت لەم فرسەتەیە دەتوانم ئەوەنە بڵێم، ومێدوارم لە فرسەتی ترا بکرێ زۆرتر لە سەرمانە قسە بکەین.
زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هەورەشە ماڵ دیارە منیش پرسیارم زۆرە بەڵام وەختەکەمان ئیجازەمان پێ نادا هەروەکو خۆتی شارەت پێکەری وادارم توانین لە بەرنامەکانی داهاتووە قسەباسی زیاتر لەسەر ئەو ئەوزاعی کوردستان و منتەقەکە زیاتر بکەین. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. زۆر سپاس بۆ ئێوە و دووبارە سڵاوم بۆ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ. مەمنون، سپاس بۆ تۆش. بینەرانی عزیز و خۆشەویست، بەم جۆراتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم شاد و سەرکەوتوو بن.